ئەمڕۆ کە ئامادەبوون لە دادگای دووبز بۆ دادبینی دوو سکاڵا هەردوو سکاڵەکە لەسەر جوتیارانی کووردا یەکێکیان ئەو سکاڵایە کە قیادەی عملیاتی کەرکووک لەسەر من تۆماری کردبوو تایبەت بە ڕووداوەکانی هەفتەی دوو کە هەموو گرتە ڤیدیۆیەکان و زۆر بەڕوونی ئاشکرایی دیارە دوور لە هەموو بەهای ئەخلاقی مرۆیی سەربازی ئەو سەربازە پەلاماری من دەدا و هەوڵی خنکاندنم دەدا بەڵام سەر ڕای ئەوەش بەداخەوە قیادەی عملیات هاتووە سکاڵا دەکا و داوا دەکەن کە من سزا بدرێم. سکاڵای دووەم لەسەر جوتیارێکی ترە خەڵکی گوندی سەربەشاخە بە ناوی سامان ڕەزا ئەویش یەک لە عەرەبە هاوردەکان سکاڵای کردووە گوایە ئەوە ئەو زەویە ئیویە و جوتیارە کوردە بە تەجاوز ئەو زەویەوی چێڵاوە جابۆیە سکاڵای لەسەر تۆمار کردووە. دوای ئەوەی هەردوو دادبینیەکە بەڕێخرا ئەوەی من تەجیل کرا بەهۆی ئەوەی کە من کە متهمم لەوێ حاضر بووم بەڵام سکاڵاکەرەکە کە نوێنەری یاسایی قیادەی عملیاتە ئامادە نەبوو لە وێنەرەکە بۆیە تەجیل کرا بۆ بیستویەکی نۆ تایبەت بە کەیسەکەی کاکسامان ئەویش تەجیل کرا بۆ بیستویەکی نۆ بەهۆی ئەوەی کە دوای ئەوەی کە وتەی موختاری گوندەکەیان وەرگرت و ئەو هەموو ڕاستیەکانی پێگوتن کە ئەو عەرەبە هاوردە خەڵکی ئەو منتیقەی نییە و عەرەبی هاوردەیە و ئەو جوتیارە بە ئەسڵ ئەو زەویەی نەچێڵاوە و هەموو ڕاستیەکانی پێگوتن بۆیە دادوەر بڕیاریدا کە نووسراوی بکرێ بۆ زراعی کەرکووک تاوەکو بزانرێ ئایا ئەو عەقدی ئەو عەرەبە هاوردە نوێ کراوەتەوە یان ناوە عەقدەکەی ساری مەفعول یان جا چاوەڕوانی ئەو وەڵامەی دەکەن ئینجا دواتر ئەویش تەجیل کرا بۆ 21 نۆ تاوەکو دووبارە دادبینی بکرێتەوە. ئەوەی تایبەت بە کەیسەکەی من ئەوە دووەم جارە ئامادە نابێت تەنها جاری یەکەم هاتووە سکاڵاکەی کردووە و ڕۆیشتووە حتا من داوام کرد لە دادوەر بەڕاستی کە بڕیار بداتن لەبەرەوەی ینی پێم وابوو ڕاست نییە کە متهم حاضر بێ بەڵام سکاڵاکەر مشتەکی حاضر نەبێ بەڵام ئەو گوتی لەبەرەوەی مادەکە مادەی 229 حەقی عامی تێدایە دەبێ وتەی ویشار بگرین ئەو جارش لەسەر ڕادەوەستین تاجیلەکەن بۆ 21 نۆ تاوەکو ئێمە بخۆمان بە ڕسمی تەبلیغی دەکەین ئەگەر ئەو جارە نهات ئەو کات دەتوانین قسەیەکی لێ بکەین.